بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. بردوامي لا شكرنوي يان باسكردني كمختصر الفقه المنهجي، مختصر شو ليش أما كاتيك شرحي دكين كتري شي دكينوا يعني أكو باس ما كر جيز شنو أسر سنن الوضوء، باسي واجباتي وضوء ما انكر استا باسي سنن كان دكين أو سنتاني كبيوست لدسنويج دا كرتساو بكريت وزيب زي بكريت. للوضوء سنن كثيرة سنذكر أهمها. قرين كتيرين يان باز دكين يعني كان لو زيادة هي والله قرين كتيرين يان بوشيوية. يكم يان التسمية في ابتدائه كوكو بسمة كردن كل امر ذي بال لم يبدأ فيه به بسم الله فهو أبتر وقطع لا مشتك. هروا حديث شمان هي كلا أنسي كريم عليك رواه النسائي توضؤوا بسم الله كاتي إنسان كدسم يجلك بسم الله تو خلاص. غسل الكفين نباش أوي كبسم الله كر إنسان كتب كدستكاني خوي بشوا ثلاثا وكو دياري بيغمبر صلى الله عليه وسلم كاتي باز دكا فدعا بتنور داي كسطلك آيكر من ماء فتوضأ لهما وضوء النبي فباش أوي دستي خوي بناو أو كهنا دري كأوهي ريشت نقدس خلنا آيني أو بابرين كوبكي بحسن برندكي بدست خدا دكي دستكي خد شو إن زبد دستكي تدستكي ده شو سيزار أو كواتا قبل ثم أدخل يده في الإناء نباشوا بيغمبر صلى الله عليه وسلم دست خلنا إناء كينا بدست خاوينيو دست نيجي شوشتيا. استعمال السواك جار السواك حملكاتي دست نيجي شوشتن كبيج دست نيجي شوشتن يعني دوای دەستنوێ شوشتن یان لا خۆی وا چاکترە کە سنەتەکان وەکو دیارە سنت هەیە لە ناو دەستنوێژیە هەیە لە پێشە تەسمیە و هەروەها دەستەکە ئەوە پێش ئەوەی دەست پێکەوێت. سیواکی دەتوانی بێخیە ئەوەلی دەتوانی بێخی چێن دەریشی لە پاشەوەی کە تەواو دەوی خۆت مەضمەضە و ئیستینشاق و بابەتان دەکەوێت سیواکی بکەیت. لە پاش المضمضة والاستنشاق باليد اليمنى والاستنثار باليد اليسرى. جارە لە مەذهبی شافعی کاتێک باسی ئەو سێشتانە دەکا سێ دوو جۆرە باسییان کردیە ئایا هەر جارێک بۆ نمونە ئاو لە دەوەوەرکردن سێ زاربی ئاو لە لوتورکردنیش لە پاشەوەی هەر زاری تێ دەکەی و ئینسانەکە دەیتێنتەوە کە دەبتە 6 زار کەواتە تو 6 مستە ئاوی بەکادەینی. بەڵام ئیمام نەووی دەرێ سێ مستە ئاوی بەکادەینی هەنجی ئەوە بەکادەینی ڕاستەخۆ بەشێک دەستە ناودەوت بەشێش لە ناو لوتت. يعني هودو چیان چ دەکەی مەضمەضە و ئیستینشاق و ئیستیثار هەمووی پێکەوەیە بەیەکەوە یەک دوو سێ ئەو جۆرەشیان هەیە. ئیمامی نەووی ئەو جۆرە پەسەندترە چونکە دەری پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیەک چی کردێ بە سێ مستە ئاو ئەو شتەی کردەوەکانی درێ نە ئەوانە جودایە مەضمەضە بەتەنیا دەکرێت ئیستینشاق و ئیستیثاریش لە پاشەوەی ئاو لە لوتوەرکردنەکە یعنی ئەوەکەی تێ چۆنە ئاوەکەی فرێدە دەوێت سێ زاریش کەپووی بەکانی هۆدووشیان چێ هۆدووشیان دروستە هۆدووشیان طبیعیە. لێرە سنەتە لە مەسەلەی مەضمەضە و ئیستینشاق لەگەر ئیستینثاریش سنەتە لە مەذهبی دیمان هەیە ئەوانە دەرین کاکە لە دەستنوێژدا لە مەذهبی ئیمام ئەحمەد لە مەذهبی ئیمامەکانی تریشدا لە مەسەلەی جەنابەت لە مەسەلەی جەنابەت کە ئەو بابەتە حکمەکەی دەگۆڕی لە مەذهبی شافعی هەموو وەکوویەکە بەڵام لە مەذهبەکانی تردا جیاوازیان پێدا کردیە. مسح جميع الرأس كبريتيا مسح كردني وقوت ما مسح كردني جزء ايش الراس او واجبه بلام اگر بيتو هموي بيكي اوتيا سنة او ساكتة هم زاندني كاكا سنة لبو اوي بيكي يعني كي اصلك لبو اوي انسان دس بيش خربي وسنة بيكا نك لبو سنة لبو اوي بي والله كاكا تو يعني زوجاري السنة يستاكا خلق ذلك ذري السنة اذا سنة كاكا نايكا سنت لبوي اگر بي كيسيا خير دقاتي اگر نيكي جناح بانا كواتا كرنكي باشترا كرنكي افضل ترى لسه لنا كرنكي شونك نكرنكيسيا هيسيا نجناح دقاتي نخيرش دقا وما كرنكي دبتت
کردنەکەی دەبتە خێر کەواتە ئەفضەلیەتیاننا ئەفضەلیەت مەکروه پێچەوانێ مەکروه دەرێ ئەگەر بێت و نەیکەی ئەوە چیە خێرە دەگە ئەگەر بیشتیایی چی هیچ شتێک نییە ئایا چی هانیان باشترە بریتێ نەکردنەکەی باشترە بەرەوەی دەبتەوە بەدەستێنانی چییە بەدەستێنانی پاداش بەڵام خەڵکی ئێمە ئەو نەزەڕی لە بۆ گۆڕایە ئەگە مەکروه بێ دەریکا کە خۆ حرام نیە مەکروه دەیکەم ئەگە سونەتیشی دەریکا کە سونەتە وەڵا نایکەم نەبینە نەزەڕی ئینسان شێوەی فکرکردنەوە لە بۆ سنت و لە بۆ مەکروه ئینسان دەی بزانی سنت ئەفضەلیەتەکە کردنە مەکروهیش ئەفضەلیەتەکە چیە نەکردنە تەخلیل لحیە الکەف ئەروەها کە بریتێ لەوەی کە پەنجە لە ناونان لە بۆ چێ لە بۆ کە ئەگەر بێت و ئینسان ڕیشەکەی چ بوو ڕیشەکەی زۆر بوو کە پێستی تێدا دیار نەبوو یعنی ئەگەر بێت و تەمەشا ڕدێنی کەسێکمان کرد ئێستا تەنیشتانە تەنیشتانەوەی هەموو پێست تێ دیارە تەمەشا ئێرە دەکەی پێستی تێ دیار نییە ینی هەر چەندە لەبەرەوە پێ دەرێن ڕیشێکی چڕ زۆر زاروەیە کەسەکەی ڕیشی درێژە بەڵام چڕە چڕ نییە پێستی چییە دیارە کە دیارە دەبێ ئەوە چی لێ بکە دەوی ئاوی بکاتی بەڵام ئەگەر بێت و زۆر بوو ڕیشەکە پاشە ئەو ئینسانە واز بکە چێتەنها ئاوەکەی بەسەرەکەی داکە بەڵام سنەتە پەنجەشی لە ناونی چی لێ بکە ئاوەکەی پێ بگەینی تخلیل ما بين أصابع اليدين ورجلين بالماء هروها پەنجە لە ناونان کە ئەو شێوەی چەند شێوەیەکی هێو کە هەر شێوەیەک بی دروستە بەڵام مهم گرنگەکە لەوەیدا هەیە کە تو پەنجەکانی خۆت لێ بکەین پەنجەکانی خۆشە چییە ئاوەکەی بگەینێ خۆ ئاوی دەگاتێ زاروێ ئاوی دەگە بەڵام زاروەیە کە نەکو پیسایەک شتێکی لە سونەتە ئەو سونەتی جێبەجێ بکەی هەتاکو بە پەنجە نەباوەینی پەنجەکان مسح الأذنين ظاهرهما وباطنهما أوجب هما شيء وسنته حديث بيغمر صلى الله عليه وسلم لسر وكل كتاب كيدا حديثكي باس كرديو إنزا دروا كدري ظاهرها ظاهركي شيء أو كي ديار اليمن باطنكي أو كي ناويتي دیارە ئێستاکە ئەوە دەکەی و ئەوش جێەکانی دیارە و پەنجەی لە ناودەنەی خاوی دەکەیەوە تەواو تەثلیث کە فی جەمیع الفەرائض الوضوء وسننه سێ جار دووبارەکردنەوەش سنەتە یعنی ئەگەر بێت و کەسێک یەکجار دەموچاوی خۆی شوش یەکجار دەستی شوش یەکجار دەستەکەیش یەکجار مەسحی سەری کرد و یەکجار مەضمەض و ئیستینشاق و ئەوانەی کرد دەستنوێژەکەی چییە ئەگەر بێت و ئاوەکە گەیشتە هەموو جێیەکان دروستە ئەگە دوو جاری کرد هەر دروستە ئەگە سێ جاری کردیش هەرچیە هەر دروستە چونکە مەسەلەی سێ چییە سنەتە لەوەی زیاتر ئینسان نەیکە ئینسان لەو سێی زیاتر نەکە بەڵام ئەگەر بێت و زانی جێیەکی لە بیر کردیا پاشەوەی سێشی کردووە بەڵام ئاگەی نەبوو جێیەکی تەڕەبوو دەتوانی جارێکی دی زیان دەکە لە بۆ چێندەر بۆ ئەوەی تو بۆ سێش فەرزەکە جێبەجێ نەکردیا دەبیت چی لێ بکەی تەڕی بکەی ئیلا لە هەبوونی عوذر لەبوون و پێویستیە تو زیاتر دەکەین چونکە ئەگەر پێویست نەبوو ئەوە کەواتە شتێکت داهێنایە کانەمەوەکو ئەیە تو پێغەمبەر گوتی یەک دووسێ تو دەرێکاکەم بەسەی ڕازی نیمە چار دەبی چی هەبی دەبی حجەیەک دەبی نەک تەنها لە بۆ ئەوی وەڵا کاکە دەبێ زۆر دەستنوێژی بشم دەزانی تەڕ بووە کە تەڕ بووە سێزار چییە سێزار کافیە لەوەی زیاتر نەکە ئینسان چونکە سنەت لەوەیە کەواتە ئەوەکەی تر زیاد دەکەی پێویست ناکە لە سنە زیاتر پێویست نییە ئللا گەر بێت و ئینسانەکە بابرین فەرزەکەی جێبەجێ نەکرد بوو جێیەکی تەمەشاکردی پێی خۆش سێزار شوشتێ بەڵام دیتی پێی شوێنێکی چییە هیچک مایتۆ هەنجی ئەو هیچ کاتیە چ لێ دەکە ئاوەچ پێدا دەکە وەسەلام دەلەک بریتە و ئیمرار اليد على العضو دەلەک بریتە لەوەی کە کاتێک ئینسان دەستنوێژ دەشوە ئایا تەنها بۆ نمونە تو دەچی لە ناو حەوزێکمان هەیە ئەو هیچ سەر و چاوە دەبی ئاوەکەی پێدا بکەی و بەڵام زاروەشە تو ئینسان لەبەر ڕەشاشی تەنها سەر و چاوی خۆی لەبەردابنێ دەستی خۆ ئەوە لێ بکە و دەستشتی ئەو لێ بکە و مەسحەکەش ئەوە لێ بکە ئەو پێیەکانیش تەنها بدە بێ ئەوەی دەستی بەسەر دابینی بەبێ دەست تەنها ئاوی لەسەر بڕوە ئەو پێ دێن غوسلە هیچ کێشەی نییە و تەواوە کەواتە دەلەک لە مەزهەبی ئیمام شافعی چێ دەست پێداهێنان لە هەندە مەزهەبی دێ حکمی جودایە بەڵام لە مەزهەبی شافعی کاتێک ئینسان دەستنوێژ دەشوە دەستی خۆی پێدابینی چییە سنەتە کردنەکەی چاکتە الموالات تەرتیب لەگەڵ موالات فەرقی چییە تەرتیب گوتمان چییە ڕیزبەندی بەڵام موالاتە یعنی لە بەینیان چ نەبی کات نەبی فەسڵ نەبی
استال مذهبي رأي إمام شافعي دو رأيه هو رأيه شيء والله أعلم قديمة كي دليكا كموالاة واجبة لرأي جديد الموالاة سيا سنة مفهومة هودو تشيش لو كاتي بلغين أبوه لو كاتي بلغين شافا كبيغمبر صلى الله عليه وسلم لا سوق لشوينيشي لبازار كدسنوجي هلقرتوو تنها تيما بيما لدوا بيكش سليه كرديا مسح كرديا يعني أموالاتا أو لو ما دسلميني كموالاتيا موالات يك لدويك ما بين موالات راستو خو كيدي لدوي بكي بي اوي كفصل بين سبي بين ركنكان شش ركن ما نبو نبي فصل بين ركنكان هبي فصل واجبين سنة لمذهب إمام الشافعي لقول جديد مذهب الشافعي استاكا هموي لسر أو رأينا كموالاة سنة يعني كسي سرساي شوشت لو مزقوتي يعني لا حكمة بونو من سرساي شوشت دستكاني شوشتو أو تسيليكرا أو نما والله ويستي بسي تاو مزقوتي بسي دستنجاكي بشوا لێرە کەسێکی هاتە ڕایگرتوو لە پاشەوەی هاوێنش بۆ لە سەرچاوی چی لێ هات کێشی بۆ کە ئەنەماچیا قەتر ئاوەچی چیە بە سەرچاوی نەکەتیا دەستەوێ چ دەکا تەنها چی دەشوێستا مەسحی دەکا و لەگەر پێیەکانی خۆی دەشوە لۆ گۆتم هیچێک بووە ئەنی چونکە هەیە پێوەریدانەیە تەڕبی و تەڕ نەبی و علاقی بەو شتاندانیە ئاویش هەبی موالات چیە سنەتە بەڵام گوتمان سنەتەکە چیە ئەسڵ وایە ئینسانەکە سەر لە نوێ چ بکاتەوە ئەفزەڵترە کە دەست نوێژەکەی چێ سەر لە نوێ دووبارەی بکاتەوە ئەگەر بێت و زانی لەوێژ ئاو نییە ئاو کەمە ڕاستەخۆ چ بکە موالاتەکەی ترک دەکە ڕاستەخۆ مەسحەکەی دەکە و پێیەکانی خۆی دەشوە و نوێژەکەشی دروستە چونکە موالات چیە موالات سنەتە ئەوە دەڵێن اتباع للنبي صلى الله عليه وسلم كواتە اتباع للنبي صلى الله عليه وسلم حديثي لسرە إطالة الغرة والتحجيل وەکو دیارە غڕە پەیوەندی بە سەرچاوی هەیە تحجیلیش پەیوەندی بەدەستەیە سپایەتی سەرچاو و هەروەها پێ و دەستەکان وەکو دیارەیەک لەوانێ صیفەتی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک دێن چ دێن سەرچاویان سپی و دەست و پێشیان سپیە من ئەثەر چێ سجود سەڵاتە مەسەری ئەو ئەسەری سەڵاتەی ئەسەری دەست نوێژەکەیە بۆیە ئیمامی باڵێن ئەبوو هوڕەیرە دەرێ هەر کەسێک ویستی زیاتر بکە بە زیاتر بکە ئەزە هەیە دەرێ ئەو حەدیسە مدرەجە یعنی چ قەولی چێ تێدایە ئیطالەکە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نییە ئیطالەکە قسەی چێیە قسەی ئەبی هوڕەیرە قسەی ئەبی هوڕەیرەش بی قسەی سەحابی قسەی سەحابیش بی کەواتە تێگەیشتنەکەی تێگەیشتنیەش جوان نارێن واجبە دەنێ کاکە چییە مستحب و دەستە بابەتی سنت ئەگەر بێت و کەسێکە تا ئێرە دەست نوێژی خۆی شوشت ئەگەر زیادە مەصرفی لە ئاوی نەکرد چونکە مەسەلەی زیادە مەصرفکردن لە ئاو چییە دروست نییە ئەگەر زیادە مەصرفی نەکرد دەنێ کاکە بە ئیطالەی چی ئیطالەی دەستپێکانی بکە و چۆکانی هەتا دەڵێن ئەمجارێ کە لاخ ئەبوو هوڕەیرە هەتا ئێرە دەست نوێژی دەشوش هەتا ئێرە هەتا ئەوانە پێیەکانیشی لە گۆزینەکەی زیاتر دەبێت لەبە ئەو حەدیسەی کە دەیگۆتیە كإن أمتي يدعون يوم القيامة غرا محجلين من أثر الوضوء فمن استطاع منكم أن يطيل غرته فليفعل أو فمن استطاع منكم أن يطيل غرته علماء حديث أو زيادة قولي شيء قولي أبي هريرة بو سنة استقبال القبلة عند الوضوء أو سنة لبروي تو هل كاري شي ساق كي كاري ساق كواتا دعاء أو بابتان دسني ششتن بوشيوبي ألا أتكلم أثناء الوضوء اتباعا لرسول الله صلى الله عليه وسلم كاتي ك دسني يجدشوا واتساكا ك أقل دسني يجكي بي دسني يجك زوان بشو هندي شيء توارد بمو الوقت خوجت مال كردواري هيز شيء تداني أجر كسي دعاء لجر سرساي خويبك بۆ منە خخوای پەروگار دەست نوێژەی دەچون خی گەورە سەرچاوم بە پارێزە لە سێ لە ئاگری دۆزە خی گەورە کتابم دێ بەدەستە ڕاست خی گەورە دوورم کەوە لەو کەسانی کە کتابیان دەدرێتێ بەدەستە سەب خی گەورە بۆ پێیانە ئەو پێوانە ڕۆژە قیامەتی وەکەوە کەسان نەبی کە ڕاوە دەسن لە بەردەمە هیچ سوڵامێکیانە دوعاە هیچ کێشەی تێدانێت چونکە دوعا بە مطلقی چییە بە مطلقی دروستە بەڵام خۆ پەیوەندکردن بە دوعایشی تایبەت ئەوە کێشەیە
خۆ پەیوەندکردن بری وڵی کاک ئەو دوعای دەکەم و کۆمەڵە خەڵکێکی لەسەر پەروەردە دەکەم و ئەو بابەتە کێشەمان لۆ دروست دەکەم بەڵام بۆ خۆی کەسەکە دێ دوعای دەکەن لە ئەسنای دەستنوێ کێشەی تێدا نیە. التشهد عند انتهاء من الوضوء والدعاء ئەوەش بگە کە شەهادەی دەرێت لە پاشەوەی کە ئینسانەکە دوعای بکە ئەوەشیان چییە؟ سنەتە. ئەوە بابەتی سنەتی الوضوء تەواو بوو. مەکروهات الوضوء یەکەمیان کە ئەو شتانەیە کە ئینسان دەبی خۆی لێ دوور کاتۆ چاکترە. یەکەمیان الإسراف في الماء کە ئیسرافکردن لە ئاودا چییە؟ مەکروهە، دەبی ئینسان لێی دوور کاتەوە کە بە ئیسراف بە شێوێکی گشتی کە دروست نییە لە ئاویشدا کە علەما باسییان کردیە کە هەندێک کەسدا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم سيكون في هذه الأمة قوم يعتدون في الطهر والدعاء کە زیادە ڕەوی دەکەن چییە؟ لە دوعاکردن و لە پاک و خاوێنی. يعني هەند ئاوی سەرف دەکەن، هەند دوعای دوور و درێژ دەکەن، دوعای دوور و درێژ دەکەن، ئەوە زیادە ڕەویە. هەموو شتێک دەبی لە ئیسلامدا دەبی بەچبی لە سنووری خۆبی. هەتا ئێستاکە لە مەزهەبی شافعی دەریکا کە کاتێک قونوت دەکەی قونوت نابی لە چێ درێژتر بی؟ لە فەرز درێژتر بی. گەورەترین فەرزیانە فاتحەیە کەواتە قونوت نابی لە فاتحەی درێژتر بی. شتەکەشیان زۆر معقولە. شتەکەشیان زۆر معقول چونکە تۆ هەم دوور و درێژەی دەکەی بە پێی هەم دوعانە بکرێ لە قونوت دەکرێت دەبا ئێستاکە ئومەتی موسڵمانان چوە دوعاکەن لەبەر ئەوەی تەنها بووینێ چی؟ بوویتە ڕووکەشی. حتا ئەو کەسانەی کە مامۆستای ئاینیشن کاتێک دوعا دەکەن لە میبەرەکانیش لە بەڕاستی بوویتە ڕووکەشی. دوعاکان لێرە نانەدێت کە دوعا لێرە نەهاتە دەرێت تەنها زمان بوو ئیستیزابەی نییە چونکە لە دڵەوە نییە. تەنها دەبەرەوەی دوعای دەکەی کاکە پێویستە ینی شتێک نییە وت لێ بکە کە دوعای کە خاصەتەن ئەو دوعای جەماعی مهمە بەڵام دوعای پێش ئەو دوعای جەماعیە دوعای فەردی. یعنی بۆ نمونە زۆر کەسێ لە فێسبوکەکاندا دەنیشی دوعای دەکات لە فلان بەڵام ڕۆژێک هەنەستای تۆ شەو نوێژێش بکە دوعای لۆ فەڵەستین بکە. تەنها بریتیە زۆرێک لە خۆ دەرخستنە زۆری خۆ لێ دەرخستنە بەڵام دوعا ئەسڵ وایە تو بەچ بکەی؟ خۆلەوەی ناکەی عالم پێدرێ کاکە وەڵام فلان کەس دوعای لە بۆ فەڵەستین و لە بۆ غەزە و لە بۆ بابەتە نە تو دوعای دەکەی هەتە خوای گەورە ئیستیزابە هەبی. ئەمە لێرە یانی ئێستا مەدرین دوعای دەکەین لە بۆ هەڵوێستا ئەوە چی هەڵوێستا؟ دوعا ڕاستە لێ وەڵامە دوعای دەکەین لە بۆ ئەوی خوای گەورە ئیستیزابەوە بکە لە بۆ هەڵوێست وەرگرتنی هەڵوێست وەرگرتن زۆرەشی دیە زۆرەشی دیە لەوەی مامەڵەکردندا. تقديم اليد اليسرى على اليمنى كيك لوانا كأجر بيتو كسي بدست تسبي بشوي دست راسي بشوا دسمه جاكي تيا أجر بيتو ناري كا دسمه جاكي شوش ناري دسمه جاكي دروسنيا مهم تيكر ديا خاي جورش كاتيك بعد تيكر ديا دست كان تامشون بيه كان تامشون كعبين والله لا حديث بيغمر صلى الله عليه وسلم هاتي بلاتي بتقديم اليمنى على اليسرى كوات تقديم اليمنى على اليسرى السنة كوات بيتساواني سنة دبتتي دبت مكروه أجر بيتو كسيك سو أو يكرد دبتتي دبت مكروه والله من وجهك يا بس من وجهك توا التنشيف بمنديل إلى لعذر بريت أخوه شكرنا باتي بمنديل هذا بابة تفصيلي تدا تفصيل تدا لا أجر بيتو كسيك عذريتي هبو یان زستان بوو کەسەکە دەستنوێژی لە شوش سەرمای دەبوو ئاواکە پێی دەکرد ئەوە عذرەوە دەتوانیت لێ بکە تەنشیف بکە گوتمان لعذرین إلا لعذر عذر هەبوو حاجەت هەبوو پێویستی هەبوو کە ئینسانەکە یان لەوەی دەترسا ئێستا کە دکتۆر پێی گوتێ کاکە تو دەبی ئیلا لە پاشەوەی خۆت دەشۆی یان دەستنوێژ دەشۆی ناو پەنجەکان لێ بکەی هیچکەوە ئەگەر هیچ مێوە تووشیت دەبی شوشی فدڕیات دەبی ئەو شتە سپیای لێدی لەو کاتەوە پێویستە ئەو ئینسانە چی لێ بکە پێویستە هیچ کاتۆگەنە تووشی س دەبی تووشی ئەو بەکتریا ئەو بابەتان دەبی. ضرب الوجه بالماء کە زۆر کەس هەیە کە جۆرە دەستنوێژێک دەشوا زۆر زانەگەر تەمەشا لە مزگەوتەکان جێب لێ شەقەی چی دێ دەرێز دلەی لەسەر و چاوی خۆ دەدا یان شەقەی ئاواکەی دێ ئەو جۆرە مەکروهە بەڵکو دەبی ئینسان بە نەرمی بە شێوەیەکی يعني لبروي وجهك إنسانة خواي جورش تكريمي إنساني كذا كاتوش دبي تكريمي وسرو ساو كي نبي إهانة كردن أو هبا وشيء كعمر الرمب أي بس سرو ساي خد عليك دبي هيدي أو بيدرين مكروها الاستعانة بما يغسل له أعضاء استعانة كردن دعوة كومتشي كردن لكسك
کۆمەچیکردن دوو زۆری هەیە. ئاو هینان کێشەی تێدانێ بۆ نمونە منداڵێکی گسکەی دەری کاکە بڕۆ ئاوم لۆ بینە ئەو ئیستیعانە نییە چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنەسی کوڕی مالک لە گاریدا بووە دەرێمە بەردەوام لەو بابەتەی کە یارمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاومان لە بۆ هینێ هەتا حەدیثەکەی عوتمانی کوڕی عەفانیش دەرێ بڕۆچم لۆ بینن ئاوم لۆ بینن بەڵام کاتی ئاوەکەی لۆ دەینن چێ دەستن دەری ئاوم بەدەستی داکەن نە ئاوەکەی بەخۆ بەدەستی خۆیدا دەکات بۆی ئاو بەخۆ دەستداکردن حرام نییە گەر بێت و کەسێک ئاوت بەدەستیدا بکە باشە بەڵام ئەگەر بێت و مەسلەی خۆ دەرهێخستن و کبر بوو ئەوە دەستە بابەتی چێ بابەتی خۆ بە گەورەزان خۆ بە گەورە زانینەکە حرامە یعنی لەبەرەوەی شتێکی چییە باڵتنیە بەڵام ئاو بەدەستداکردنەکە خودی ئاو بەدەستداکردنەکەی کە کەسێک لە بۆ کەسێک بەدەستدا دەکا مەکروهە ئەگەر بێت و عوزری هەبوو کابرا نەیتوانی بۆ نمونە کەسەکەی دەبینی دەستچینیە ئەنجی کەسێک دێ ئیستیعانەی لۆ دەستنوێژی لە بۆ دەشوە ئیستیعانە دوو زۆری ئاو بەدەستداکردن و ئەو بابەتان لەگەر ئیستیعانەکردن بۆی دەستنوێژن لە بۆ بشوە ئەگەر بێت و عوزری نەبوو پێویست ناکە ئەگە عوزریش هەبوو ئەوە شتێکی طبیعیە و هیچ کێشەی تێدا نیە. المبالغة في المضمضة والاستنشاق للصائم یەک لەو شتانە کە لە مەزهەبی ئیمامی شافعیدا مەکروهە کە ئینسان کاتێک بە ڕۆژی بوو کە مبالغە بکە ئاترێ مەضمەضەی بکە ئیستنشاقش بکە بەڵام ئاگاداربی زیادەڕەوی نەکە زیادەڕەوی لەبەرەوەی نییە دەبتە هۆی ئەوەی چێ چوونە خوارەوەی چێ چونکە مەسەلەی ڕۆژەی شکاندن بەدە و ناشچێ یعنی بۆ نمونە ئێستاکە ئەم چوکلێتەکی ناو دەوێ خۆنیم دوای دەربینم ڕۆژی ناشچ حتا قوتی نەدەم حتا ئەو شتەی نەکەوتە سەر زمانم چییە اینجا چوکلێتە بۆ نمە دکە نۆکەکەم لە ناودەی خۆنە دکەم نۆک تامینیەوە نییە تامینی تامەکەش ناستە خوارێ لەگەر سوکات و هەر کاتێک لە سەیدادنەی چوکلێت دەتاوێت و دەڕواگەر بێت و ڕاستەخۆ دکە نۆکەکەم لە ناودەی خۆدا دەرم هینە ڕۆژم شکا نه ئاو لە ناودەی خۆدا دەنێ ئاو خودی ئاو لە ناو تێوەرکردن دەشێنی نەخێر لە ناولوت دەشێنی نەخێر ئەو بابەتانە ناشێن ڕۆژ بەڵام ئەگەری بێت و زیادە ڕێومان کرد بۆ هۆی ئەوەی هەرم کێشە حتمە لوت لەگەر چێن دەربینە لەگەر ئاوەکە ڕاست دەستە خوارد دەستا ناومەعیدە کە چۆن ناومەعیدەش کەواتە تەسیری لە چ دەکا لەسەر ڕۆژەکە دەکا بۆیە لە مەزهەب ئیمام شافعی دەرێ چییە دەرێ مەکروها ئەوەشمان زانی نەواقیض الوضوء ئەو شتانە دەبنە هۆی ئەوەی کە دەستنوێژ چ لێ دەکەن پوچەلی دەکەنەوە كل ما يخرج من أحد السبيلين هەر شتێک دەربچی لە پێش و پشتی ئینساندا لەو دوو دەرسەی کە ئینسان داهایتی کە پیسایی لێ دەدەچی من بول أو غائط أو دم أو ريح تفصيلي کردیە پاشماوەی ئاو هەروەها پیسایی گەورە هەروە خوێن ئەگەر بێت و ئینسان لێ دەرچوو هەروە ئەگەر بێت و ریحی لێ دەرچوو هەوای لێ دەرچوو ئەوانە هەموو دەبنە چی دەبنە هۆی ئەگەر بێت و علەما زۆر ئەگەر بێت و کرمیش دەرچوو هەمان چی هەیە هەمان حکمی هەیە دەستنوێژی ئینسانەکەی چیە كل ما يخرج هەر شتێک ئەوەش لە سوەرجیدا لەو جا أحد منكم الغائط ئەگەر بێت و یەکتان چووە چێن دەر چوو پیسایی کرد چووە غائط چووە ئاودەست کە چووە غائط کەواتە ئینسانەکە چیە کە دەستنوێژەکەی غائطیش هەر شتێک في ضمن هێبی هەمان چی هەمان حکمی هەیە ئەحادیثی لەسەر لا يقبل الله صلاة أحدكم إذا أحدث حتى يتوضأ أحدث أو شتانسي هم يدقريتوا النوم كابريتين نوستن والله مش زور نوستن غير متمكن خودي نوستن دو زوري نوستن خودي نوستن دست نويش ناشيني والله مش شوازي نوستنا كدبته هيسه دست نويش بشيني أقر بيتو إنسان متمكن يستعمل أهو نوستم يستعمل متمكنم بەرەوەی سمتت لەسەر سبووە لەسەر کورسیەک دانیشتێت تەواو یعنی گریمانی ئەوەی لێ ناکری ئەو ئینسانە ئەوە بەول هیچ ئەوە غائیطش هیچ چ دەمینێتەوە مەسەلەی کە غازات و ئەو بابەتانێ بەو شێوەی غازە لە ئینسان دەرناچی کە لە ئینسان دەرناچی ئەوکەی دەبتە دەست نوێشکانەکە ئەو بابەتەیە کە غەیر متەمەکین بوو کە بریتە کە سمتی تەواو دانیشت و گریمانی ئەوەی لێنا غازا دەرچی ئەوە دەرێن کاکە ئەو کەسە ئەو جۆرە نووسنە نابتە هۆی سشکاندنی چی دەست نوێش وەکو دیارە پێغەمبەر سەحابەکان پێغەمبەر زاروێ تاخیر بوو سەحابەکانیش دانیشتینە و سەریان ئەو هەلێ هاتیە لە قەلەقی کردیە نووسینە
كاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیە ئیقامە کرایە و کەسیان نەچوویتەوە چ بکەن دەست نوێژ بشۆنەوە تو متەمەکین بەڵام شێوازەکە دەبی چبی متەمەکینەوە ئەگە درێژ بوو تەواو نووسەوە ئەگە لەسەر بە هەر شێوە کرد خۆی درێژ کرد دەبی چبی دەبی ئللا لەسەر سمتی چێ زەختی لەسەر چێن دەربی ئەمە قیربی ئەوها بەو شێوەی بنووی ئەگەر بێت و برێ لەسەر پشتیش بنووی بری وڵای کاکە لەسەر پشت بوون لەسەر پشت بنووی فراغ لە بینی ڕانەکانی دروست دەبی گریمانی زۆریش دەکرێت کە ئینسان غازاتی چیە لێ دەربسی کەواتە لێرە ئەو بابەتە کە النوم غير متمكن زوال العقل كإنسان كعقلي لدزدا إنزا عقلك بدست خوي بو بدست خوي نبي لهم حالة كان سيا دسنوجكي دش دسنوجكي سيا دشي كزوال العقل جاروي إنسان بدست خوي زوال عقل كخوي سرخوج لك يعني إغمابون يعني لحالة مرض ده يعني لحالة شيرتي ده أو أنا همو بيدرين زوال العقل لو كتي أو كساقربيت ودسنوج شبي دسنوجكي سيا نامينه زۆر زاروێ شێتمانێ شێتی پێدەرێن سێ دەمدەمی نایگیری دەێن کاکە گرتی کە گرتی کە بەڕاستی شێت بوو ها بەڕابە ئەندەزایش ئەو کاتێ لەو حالەتە دەستنوێژی چییە؟ چونکە نازانی قسەکانی چیە نازانی چی کردیە نازانی چی لێ دەرچوە چی لێ دەرنەچوە لەو کاتەی گریمانی ئەوەی لێ دەکرێت کە دەستنوێژەکەی شکاوی بۆیە دەبی دەستنوێژەکەی چووکە دەستنوێژی بەڵێ ئەوەیش هەمووی زەوالی عەقڵە لمس الرجل زوجته أو المرأة الأجنبية من غير حائل لما زي بإمام الشافعي بريتيا كلمس أقوى جماع أو هيت أو دبته هيسه دبته زنابتي دكوا تسري بوي ليرة باس نكره چونکە مەسەلەی جیماع لە چەند دەرباز دەکرێت لەو کاتێ بازەکە کە غوسلی ئینسان دەکەوتە سەری ئەگەر بێت و کەسێ غوسلی گەورەی کەتە سەرێ کەواتە دەستنوێژی هەرچیە هەلە سەرە بۆی لێرە باسی جەنابەتی باسی بابرین جیماعی نەکردیە باسی لەمسی کردیە پێگەیشتنی جسمی چێ لاشەی پیا و ئینجا هەر شوێندەری بی دەستی بینی دەستی بی ئەوانەی کە ڕوحیان تێدایە لەمس الرجل زوجته یەکەمیان باسی ئافرەتەکەی خۆی کردیە أو المرأة الأجنبية يعني أفرتك بك أجنبي يعني دروس الرجال للروانج الشرع كبطواني بهني من غير حائل كهيش تيشان لبيني نبي أقشتك لبيني بو دسنو يجكتيا دسنو يجك ناشين أولا تصور جراء وكديار أو لامستم النساء بدو شيء وهاي تخوارد يعني قراءة متواتر أو لامستم أو لمستم هردو قراءتها أو لامستم دس وزني مفاعلة دلالتي مشاركة لامستم بمعنى جماع دي أو لمستم بمعنى لمستي لمس كردني بريتيال لا بيجيشني سيا بيست أو بيدو تري لمس كردن أو قراءاته كإمام الشافعي دري راستو خود دسنوجكيتي دسنوجكي دش استثناء كردن نية استثناء كردن تنها لبو أوانية لبو من دالي قتكيا لەگەر ئەو ئافرەتانەی کە محرەمی پیاوەکەینێ ئینجا دەستنوێژی هەم ئەو کەسەی دەستی کردە کە ئەو فعلەکەی کردیا لامیز بۆ هەم مەلموسەکەش هەردووچیان دەشێ هەم ئەو کەسەی کە دەستی کردە کەسەکەی ئەو دەستنوێژنێ هەم ئەو کەسەی دەستی شپێکەتیا دەستنوێژەکەی چیە دەشێ لە مەزەبی شافعی بەو شێوەیە مەسل چۆنی بی عەمدەن غەیر عەمدەن قەزدەن بحاجة لضرورة هیچ یانە لما زبي شافعي أو بابا تسيا أو بابا تدس نيجا كسيا دس نيجا كدس شيء بالي أجتون بالي أو حد زي تريان هي أو فصلنا ما ندور دريجي كين شكو دور دريجي كتنها دور دريجي حادثة كان بينين أو بخوي هرسني ده تلدقي شيء ده سلوخت خوكم فبابري منهاج من باسكرتنها يك درسي لسوي روشتيمه لمنهاجي أحاديث كان هنا أو أحاديثاني باسي لمسي لكن أو أحاديثاني بنور بيغمر صلى الله عليه وسلم شنوجي كرديو بي عايشة هاتيا ولا يبرديو بوشي بيغمر صلى الله عليه وسلم أفرت كان يخوي تقبيل كرديو هروا نوجي كردي أو أنا حمو لوي باسم كرديا كرونم كرتو أو حديثاني كوما مالين لقدكري كأواني كمزايا المشافعي خو أو حديثاني همو لكن رونا همو شي سيلي كرديا همو قصيلة سر كرديا ما ناماني إيطالي لسر أو بابا تبكي مس الفرج نفسه أو من غيره كبريتي إنسان كدس لا داميني خوي بدا بلام بناو لا بيدستي همو زي غيستا
لمسی یەکەم کە خاڵی سارەم لەمس ڕۆژلی هەموو شوێنێک ئەو هەبی بێرەبی بەڵام کە باسی لەمسی ذەکەری ئینسان دەکە ئەوڕەتی ئینسان ئینجەچی خۆی بچیە کەسەشی دیبی هەروە حکمی پشتۆش بە هەمان شێوە حکمی پێشەوە هەیە ئی خۆی بیایە کەسەشی دیبی ئەگەر بێت و بەناو لە پیدەستی بوو چییە؟ دەست نوێژەکە دەشی ئەگەر بێرە بوو ناشتێ والسلام. أمور التي يشترط لها الوضوء أو أمراني كبيويستا كدسنويش تيدا حبي بيويستا واجبة نابي ببي دسنويش إنسان أنزامي بدا يكم يا الصلاة كيا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا يعني دلالة أمر كواتل كم شد نويش دسنويش لبوتيا لبو أويا مرز لبوت لبو دسنويش وشل مرز لبو نويش كرده دوميان الطواف طواف كردن ببي دست نوێژ نابي همان حكمي چی هەیە همان حكمي نوێژی هەیە تەنها ئینسان دەتوانێت تێدا قسەی بکە طهارەی هەمان طهارەیە ئەوەش حەدیثەکە هاتیە الطواف حول الكعبة أو حول البيت مثل الصلاة إلا أنكم تتكلمون فيه فمن تكلم فيه فلا يتكلم إلا بخير. هروها مس المصحف وحمله بريتيا كخالي سيم كبيويست إنسان لمذهبي الشافعي لذا بيدس نوجه بي بريتيا دس كردني أم قرآن بهيش يويك لمذهبي الشافعي مزالي أو ندرة كإنسان ببي دس نوج دس لسودا دس لقرآن ده أو يكم يعني كلا سورة واقع لا يمسه إلا المطهرون كلا يمسه كضمير كذا جرنو لبو قرآني هرو حديث إلى دار قل لا يمس القرآن إلا طاهر كسجناوي دسكات قرآني إلا دبي سبي إلا دبي فابي أول مذهبي الشافعي واجب دسنو يشتبي إنزل لمذاهبي ثلاث شي هي أشكال أقوال تريشي أوانش بلغي خواني والله ما وكي باسي مذهبي الشافعي دكي مذهبي الشافعي لمسي مصحف رقابي نادا حتى باسي التقليب كردني بداريش إمامي نووي درنابي بداريش دبي كسك حدث نوجه بي أقل بيتو بون من أمن أهل يبكمي تقليب كم راستو خو دسينا كم لو كاتش دبي إنسان كسيها بي إلا دبي اشتكى دبي دور بي يعني أو عبتا كزور أو نشاني ريزيان لبوسيا ريز قتلنا بالقرآن براستي يعني كاتيك أو تودي راستا قرسيتي تيدايا ساوم زادرين كعكم أما دوش بكين قرسياتي لبو من دالان دانانين أو بابتي لبو من دالان شنك من دال تكليفي لسانية كواتا أتو لمن دال ويلي مكا إلا دبي تذهبي دزنوي والله من لقوري براستي مازالي أوي ندين كسكا دبي أو بري ريز لقر قرآن بكان الآداب كان يسيا لآداب كان قرآن يعني قرآن ببي دسنويش زور ساكتر لقرآني كاتو دي ببي دسنويش سيلي دكي دي خوينيو لبردك أو لزانتا أو قولي زول سر بون منا درسته أقرب بيتو زانتا كهرجيريو أو شيء تداني. الصورة الكاملة لوضوء النبي صلى الله عليه وسلم بفرائضه وسننه المؤكدة وكجانا كحديث كي بخاري كباسي كرديو كعثمان كوري عفان ككاتي داواي تشتاويك تكا لباشا فأفرغ على يده من إنائه فغسلها 3 مرات هي كم زاد دستي بسكر لباش أو كيلا كوباكا يعني لمنزلكا يعني لقابك در هنا وسيزار شوشتي ثم تمضمض واستنشق واستنثر لباش أو سيكري مضمضة أو لدور كردون أو للوتور كردون وهروا هنا ودريك ثم غسل وجهه 3 ويده إلى المرفقين 3 لباش ده مساوي شوش سيزا لباش دستكاني شتا أنشككي خوي سيزا ثم غسل يده اليمنى 3 ثم غسل وفي الرواية ثم غسل يده اليمنى 3 قال ثم غسل رجله اليسرى 3 حمو أوانا ثم قال رأيت النبي صلى الله عليه وسلم يتوضأ نحو وضوئي ثم توضأ نحو وضوئي هذا ثم صلى ركعتين لا يحدث فيهما نفسه غفر الله له ما تقدم من ذنبه ككاتك دبينين أوانا همويسيا بو ترتيبي دستي خوش جس لباشا مضمضة واستنشاقي سيا كرديا لباشا ويسترساي خوش دستكاني خوش مسحي سري كرديا لباشا وي كا بيكاني خوشي شوشتيو هموشي سيا دست راس لا بيش دست تبي خستيا
ئەمە باسی سمان دەکرد باسی ئەلووضوء. باشە ئەگەر بێت و شتێشترمان هەیە کە پەیوەندی بە حکمی پێ هەیە، بە حکمی پێ هەیە ئەوەی ئەلمەسح عەلە الخوفەین. هاتیە لە پاشەوەی باسی سونەنەکانی، لە پاشەوەی باسی دەستنوێژ کردیا، لە پاشەوەی هاتیە باسی مەسحی کردیا. مەسحیش لەبەرەوەی پەیوەندی بەچی هەیە؟ پەیوەندی بە سنوێژی هەیە. اینجا مەسح عەلە الخوفەین هەم لە کاتی کەسێک مقیم بوو، هەم لە کەسێک کە مسافریش بتوانی مەسحی بکە لەسەر خوفەین بکە. تعریفی کردیا، لە پاشەوەی هاتیە شەڕتەکانی باس کردیا، هەروە حەدیسەکەشی هینایەوە. ئەمە باسی شەڕتەکان دەکەین کاتێک دێین کەسێک دەیەوێ مەسح لەسەر خوفی بکە، دەبی ئەو مەرجانەی تێدابی، هەم مەرجی لە شێوەی ئەو شتەی بەکاردەهێنێ، هەم بەخۆی لە چ حالەتێک دابی. یەکەم شت کاتێک لەبەری دەکا ئەو دوو خوفە دەبی دەستنوێژی کاملی هەبی. دەبی چی هەبی؟ نابێ بەبێ دەستنوێژ لەبەری بکە. یعنی کاتێک ئینسانەکە لەبەری دەکەی یەکەم زار دەبی دەستنوێژێک دەشوە، دەستنوێژێکی کامل پێیەکانی خۆشی دەشوە. ئینجا چ لە دەکا؟ ئینجا خوفەکان لەبەر دەکە. ئێستا چی هەیە؟ دەستنوێژی هەیە. کەواتە مەرجی یەکەمەیە. یعنی بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک خوفی لەبەر کرد، لە پاشەوەی گوتی کاکەم خوفم لەبەردا مەسحی دەکەم، ئەگەر بێت و دەستنوێژی نەبوو، درێ کاکە ئەوە شەڵتە کە تێدانی بەڵکو لەبەری کۆ دەستنوێژی بشۆ، پێخۆش دەشۆی، خوفەکەی لەبەرکە. کەنجی ئەگەر بێتەوە جایە دەستنوێژەکە شکا، لەو کاتی چ دەکەی؟ لەو کات مەسح دەکەی. کاتی دووەم نەک لە سەرەتای دەستنوێژ و شنێشتان خوفەکە لەبەر نەکردیە و خوفی لەبەر کوێبری وەڵا کاکە مەسح لەسەر چ دەکەم؟ لەسەر خوف دەکەم. ئاگادارە کاتێک دەرێ لەبەریشی دەکەم، ئەگەر بێت و گریمان هەموو ئازایەکانی خۆش تەنها پێی مابوو، پێی چەپەی مابوو، دەکرێت خوفەکەیدی لەبەر بکە؟ نەخێر ناپی. دەبی پێیەکەی دیش بشوە، ئینجا دەتوانی هۆردووکان لەبەر بکە. مەفهومە؟ زۆر جار وەیە ئینسان یعنی گۆری لەبەر دەکا پێچی شوشتێ و خەریکی شکردنەوە هێشتا پێی دیمە گۆریەکە لەبەرکە و پێیەکەی دەشوە و گۆریەکەی لەبەر دەکە. گریمە ئەوە خوف بوو، لە پاشەوەی کابرا ئەو حالەتەی کرد لە دوای دەوێ مەسح لەسەر خوف بکات، دەبی کاکە لە بۆت نییە، لەبەرەوەی مەرجێکی چییە؟ مەرجێکی تێدانێ. کاتێک هەردوو خوفان لەبەر دەکەی دەبی پێیەکانە دەستنوێژت چی هەبی؟ دەستنوێژێکی کاملت هەبی. أن يكون سائرين لجميع محل غسل الفرض من القدمين. گوتمان پێ سنووری خۆی هەبوو لە شوشتن، کەواتە کاتی ئەو خوفەش لەبەر دەکەی دەبی ئەو سنوورە چییە؟ هەمووی دابۆش. کەواتە هەتا چێن دەرە؟ هەتا گۆزینگەکانە. نابی گۆزینگەکان چ دیاربی. دیاربوونەکەشی دوو جۆرە. دیاربوونەکە هۆی تەمەشا بکە ئەگە دیاریش بی ئەتیادیە. میم ئەوە دیار نەبی کاتێک ئەم بە شێوەیەکی ئاسۆیی تەمەشای دەکەم. چونکە مەسەلەی خوف جاروێ سەرەکەی چییە؟ کراوەیە. زۆر جارێ ئینسان پوتی لەبەر دەکات، پوتەکە چەندە درێژە تەمەشا دەکات، پێی خۆی دەبینی. ئەو حساب نییە. بەڵام لە ئەوە تەمەشا دەکەی دایپۆش. داپۆشینەکە بریتێ لە چێندە لەسەرەوەنا لە کاتی ئەوە ئەتیادی کەسێک تەمەشای دەکات. دەبینی ئەو شوێنە هەتاوی داپۆشیە، کەواتە ئەوەش مەرجی چەندەمە؟ مەرجی دووەمە. أن يمنع نفوذ الماء إلى القدمين. بۆی دەنین خوف تەمەشا پێناسەی خوف کردیە، پێناسەی خوفی چوو کردیە. وهما الحذاءان السائران الكعبين المصنوعان من چی؟ جلد. خوف دەبی ئیلا لەسەر دروست کرابی لە جلد. کەواتە جلد نابی دەبتە هۆی ئەوەی کاتێک ئاوی بەسەردا دەستی ئاو دەستە بە پیسی دەکەوی؟ نەخێر. گریمە ئەگەر بێت و دوورمانەکە دوورمانی بوو، دوورمانی حیساب نییە. زۆر جار بێت و خوفی دروست دەکەی چی تێدایە؟ دوورمانی تێدایە کە ئاو بەسەریدا دەکەی لە جێی ئەو دوورمانانە چییە؟ ئاو دەستە ژۆری. جێی دوورمانی کێشەی تێدا نییە، هەدەرسی کونە و ئیدی ئاویش چی کابرای گوتی مزیر و جێگای خۆی دەکات و دەستە ناو پێی. بەڵام ئەمە دەرین ئەگەر بێت و دەبی چبی جلبی، کەواتە يمنع نفوذ الماء إلى القدم. بۆی لە مەزهبی شافعی گۆری و موری و شتۆکانە چییە؟ ئەم مەسحی لەسەر ناکرێ کاکە. مەسح لە مەزهبی ئیمامی شافعی چییە؟ ناکرێ لەسەر گۆری لەبەر دووشت. یەکەمیان لەبەر ئەگەر بێت و ئاوی کاتێک بەسەردا دەکەی ئاوەکە دەڕوا، دووەمیشیان چییە؟ تەنکە ناتوانانی زۆری لەسەر بڕۆی. دەوەرە ئێستاکە گۆریمە لەبەرکەین با بتوانین کیلۆمەترێکی لەسەر بڕۆی، ناتوانانی. کیلۆمەترێک ناکات تا 200-300 متر دەبینی کونێکی گچکە، کونێک لەو لای، کونێک لەو لای، ئاخیرەکەی چییە؟ عدم بووە. خوف لەو کاتی دەبی لەسەری بڕۆی. أن يكونا قويين يمكن اتباع المشي عليهما يوما وليلة. بتواني لسري برون
باشە ئەو ڕۆژنە کە دەبتەهۆی ئەوەی کە لە مەزەیبی شافعی بە هیچ شێوەیەک لەسەر گۆری چیە مەسح ناکرێت دەبی ئللا دەبی چبی دەبی جلبێ هەندێکیان هەیە دەڵێن کاکە ئەگەر بێت و گۆریەکە قەوی بوو بابنین زۆر زارێک گۆری هەیە بنەکەی بەهێزە سەرەکەشی چییە سەرەکەشی لایلۆنە ئەوش هەر دەناتوانی لەسەر ڕۆیشت و کاتی مەسحەکەی دەکەی ئاوەکە ناگات و ئەوش بە هەمان حکمی چی هەیە حکام حکومە هەمان حکمی چی هەیە خوفی هەیە بەڵام گوتمە ئەو شەڵتانەی هاتە جێ ئەمە حساب لەگەر چ دەکەی حساب لەگەر شەڵتەکە ئەگەر شەڵتەکە هاتە جێ دەرین کاکە لەسەری مەسحەکە ئەگەر شەڵتەکان نەهاتە جێ دەرین کاکە خوف جودایە لەگەر چ گۆری حکمی خوف لەسەر گۆری جیایە مدەت المەسحی عليهما دیارە مدەکە دیاری کرا لە بۆ کەسێکی مقیم شەو و ڕۆژێکە یان ڕۆژێک و شەوە لە بۆ مسافری چیە سێ ڕۆژ و هەروەها شەوەکانیشی چیە لەگەرە لە کچ کاتێک دەست پێ دەکە لەو کاتێک دەست پێ دەکە کە کاتێک دەست نوێژی شوشتیەوە خوفەکەی لەبەر کردیە و لە پاش ئەوەی دەست نوێژی دەشتێ بۆ نمونەگەر بێت و گریمان کەسەکە خوفەکەی لەبەر کردێ لە نوێژی سبەینێ نوێژی سبەین لەبەری کردەوە بەڵام مەغریبی دەست نوێژەکەی چیە دەست نوێژیشکە کەواتە کاتەکە لە چێندە دەست پێ دەکە لە نوێژی سبەین یان لە مەغریبێ مەسحەکەی لە چێندە دەست پێ دەکا لە مەغریبێ دەست پێ دەکە ئەمە لێکە مەسح دەست پێ دەکە ئەو مەسحە حسابی چی لۆ دەکەی حسابی شەو و ڕۆژێکی لۆ دەکەی یا حسابی قەدەری شەو و ڕۆژی لۆشی دەکەی ئەوەندەی لە بۆ هەیە کەسەکە کە کاتە کاتێک دەسوڕێتەوە بگات و ئەو کاتی کە دەست نوێژی لێ شوشتیە کە مەسحەکەی کردی لەو کاتی چ لێ دەبتەوە هەر کاتی خۆی هاتۆ چیە مەسحەکەی بەتاڵ دەبتەوە دەبی سەر لە نوێ چ بکاتەوە بێ خوفەکان لەبەر کاتەوە سەر لە نوێ دەست نوێژەکەی بشواتەوە و ئینجا خوفەکان لەبەر دەکات دویسان مەسحەکەی لە بۆ نوێ دەبتەوە ئینشاءڵڵە لا تقريبا إن شاء الله درسي داهدو بابتي مسحي على الخفين تواضكين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين